من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. بەخشین بەردەوامە و لێچێک لە دێیەکانی هەرێمی کوردستان دێی چەکوان سەر بە ناحیەی ئیسێوە لە خزمەتی ئێوەی خۆشەویست و بەڕێزداین. ئەمانەوێت لەم دێیە سەرسنووریەدا کە لە نێوان عێراق و ئێراندایە و سەرسنووری عێراقە و ئەمانەوێت نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ئەم خانەوادەتان پێ بناسێنین. با بزانین ژیان لەم ماڵەدا چۆن گوزەرەکات و ناهەمواری و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان چۆنە بۆی بتوانین بە هەمومان ساڕێژی بەشێک لە برینی و ناڕەحەتی و ناخۆشەکانیان بکەین. چەند ساتێک لەگەڵمانە بن. من ناوم ناسکە عەبدوڵڵا حەمایە لە گوندی چەکوان سەربەنەحەی سێوێ. پیاوەکەم 2 ساڵ پێش هێرسێ کاسپیە کرد، ئاڵغەم لۆبی دەستدا تەقی و شەید بوو. 5 مناڵی هەتیوم هەیە، کەس نییە سەرپەرشتیان کە. کەسابەتەکەی چی بوو هاوسەرت؟ چی ئیشی دەکرد؟ فافۆن شتی هەڵەگرتەوە، ئەو کاسپەیە کرد. ئاسنەواڵەشت لۆخمی دەستاقی مرد. 5 مناڵم هەیە، ڕۆژانە بۆ خۆی ئەوە گری ڕۆژێ 250 نێپی دەبێت. کەسی خێر ئەخەسوم خێرم پێ نەکەن نیمە، کەس نادایکم هەیە نەباوکم هەیە، کەس نییە. کەس خێرمان پێ ناکەوە، خانووەکە دەیبینن دڕۆپەمان دێ دەستانگەر لایلۆنی پێدادێ هەر دڕۆپمان دێت مارد و پشکەم بشتێکی هەیە بە کەڵک ژیانمان نییە. هاوسەرت پیشەوە بوو فافۆن و موسیکۆ کردەوە؟ بەڵێ. لە کاتی کەسابەتە لۆغمی پیاتەقی؟ بەڵێ. بەڵێ. دوای ئەوە ژیانتان چی بەسەهات؟ گەڵا ژیانمان تێکچوو. کەس نێستە بەرشتمان کە کەس نییە هاوکاریمان کە. 5 مناڵ هەتیومە خەسووم ئەوەش خانووەکەمانە. ئەمەش پێمان خۆشە خەڵک هاوکاریمان کە ژیانمان خۆش بێ مناڵەکانم لەو ناخۆشیمان ڕزگارمان بێت لەو خانووە ناخۆشە. ئێستا ژیان و مەعیشەتی ئەوە لەسەر چییە؟ ئاگە خەسوو مەعاش وەگری بماندا تێکشمان نییە، هیچمان نییە. کەسی خێرخوازێکێکی وەک تۆ یەکێکی ئاوا 5,000 10,000 مامدا تێ دەنا نیمانە یەکشتیش. مەترسی تێ ئەم خانووە؟ زۆر. ئارێ وەڵام مەترسی زۆرە. بە قڕوبەر دروستکرا باران ئەبار دیوارەکە ترسێنە دڵما بەسەرماندا ڕوخێت. زۆر ناخۆشە. نەبێ ئەو دیواران هەموو لە پشتی پیۆنی نایلۆن پێدادەین دڵمان تەڕ دەبێت و ئەو خوستێتەوە ئەڕوخێت. ژیانمان زۆر ناخۆشە. کەسیش نییە هاوکاریمان کات. مناڵەکانم مردن. لەم زستانی ڕابردوو بارانێکی زۆر باری. ژیانتان چۆن بوو؟ زۆر ناخۆش بوو ژیانمان. یەکجار ناخۆش بوو. تا لاکمان دەگرت بەلاکەی کە ئەومان بۆراتە ژوورەوە. یعنی ئاواتە ماڵەوە؟ بەڵێ. جێگەوانتان تەڕە بوو؟ بەڵێ. دڵۆپەمەیە کرد. لایلۆنمان پێدا 3 لایلۆنمان پێدادا بە تۆ دڵۆپەیە کرد.
ژیانمە زۆر ناخۆش بوو. ئەی لە هاوینانە ژیانتان چ ئەڵە هاوینانیش ژیان ناخۆشە بای دێ تۆز خۆڵمان بێتە ژووری گڵ خۆ هەڵدەوەری جردی هەیە دپشک و مار و هەموو شتێکی هەیە مناڵەکان لێ ترسن. پێشەکی بە خێراتنتان دەکەم داوا لە خوای گەورەی دەکەم بەرنامەی بەخشین هەر سەرکەوتوو بێ و هەر بە خێرن سەر چاوان ئەو ماڵەوەکی بۆ خۆتان دیوتانە چۆنە خانوویە کازستانان ئاوی بە هەموو لاندا دێتە خوارێ خەڵک یارمەتیان دەدا خەڵک بەهانانەوە دێ ئەو جا ئەو ژنە لێ قەوماوە مێردی نەماوە بەر ئەلغامێکەوتۆ تا ئێستا 10 نەفەر ئەلەو چەکوانەی 10 نەفەرن نازانم 12 چەندن 15 بەرەڵغامێک کەوتون هەموو شەهید بوون بەس ئەو ماڵە زۆر فەقیرن منداڵی وردیان هەیە پیاوەکەی بەرەڵغامێک کەوتەوە 2 ساڵە کەس یارمەتیان نادا بۆ خۆمان تا ئەوارێ مێردەکەم پێشمەرگەیە یارمەتی چی بدەم پێم خۆشە بەدڵ پێم خۆشە بەس چ بکەم کێ پێی ناخۆشە یارمەتی فەقیران نەدا هەموو کەس پێی خۆشە بەس ئەوە تا حاڵیان ئەوە تا ژیانیان ئەوە تا لەونەوە تویەکەوە خانە دروستکراوە بۆ خۆتان دەیبینن هەموو کەس دیویەتی خەڵک یارمەتیان دەدا هەر کەسی نییە کاکە ئەو ژنەی داک و بابینین کەسی نییە تا ئێوارێ فەقیرە ئەو پیرێژنێ و پیرێژنەش مەحاشێکی هەیە یان نییە فەقیرە دەیدا بەوان دەنا کەس یارمەتی نادا بڵین بەس بۆ خان و ئەوەی ئەگەی وا لاف و باران و شتی وە وەڵا هاتوون یارمەتیان داوتیان لێکەن بەس زەیان پێدادێ منداڵەکەی هەموو وردن وەڵاش چ ژیان نیە ئێستا زستانیش نییە ژیان نییە فەقیرە ئەو ژنۆکە هەموو ڕۆژێ دەیشوە ئەو وڵاتەی توێلەکە و هەموو گڵ و خۆڵ و باەک بێ پڕ دەبێت لە گڵ خۆڵ بۆ خۆم دیومە هیچیان نییە تا بڵێ فەقیر خێر و دەگاتێ هەمووی هەچی خێری پێ بکە لەسەر لە هەموو شوێنێکی وەکی جویان لێم خێریان دەگاتێ داوا لە هەموو خێرخوازان دەکەم ئاوڕێکی بە خێریان لێ بدەنەوە کاکە هەتا بڵێ ئەو منداڵە بێچارن ئێستا معاشێکم هەیە کوڕێکیشم شەهید بووە باشە 2 ماڵانی لێ دەدەم بۆ خۆم ئەو 3 ماڵ بڵێ کەسێک نییە دینارێکیان داتێ کەسێک نییە ئاوکاریەکیان کە لێ هەست کەسێکی لە قەڵازێرا لە شوێنێکی دێڕاوەیە 10,000 تا 10,000 شتێکی ئەوان بۆ دێنن بڵێ ئیشێک کارێکی نییە بیکە معاشێکیان نییە ئەو خانوەشە دەوری سەعابی من بووە ناونەتە کوڕەکە گوێلەیە کوڕەکەشم هەستا تاویدا ئەو کاسی بێ هەستا ڕێشی تاشینانی خوارد لە ماڵی خۆ خواحافیزای خوازەگە هاتەوە بەلە توپەتی بۆ ماتەوە گوێلەیە ئێستاشەوە بێ چاری ماونەوە کەس نییە ئەوکاریان کە کەس نییە هیچ شتێکیان لێکە مەرم خێرخواز کەسێک مسڵمانێک خێرێکیان پێ بکە وەڵای ئەی خانوەش ماری تێدا قۆڕی تێدایە هەموو هاوسەڕای هەرمشتی تێدایە هەموو شتێکی تێدایە ئێستا زۆر مەمنون خێر و دەگاتێن هەروە خاتی خوای ئاوکاریان کەن و دەڕای ئەو خوایەڕە ئەو ژنە لە سەریانداریشە تا دەمنم بەمی ئەو ژنە ئەم خانوو چۆنە دایگەن وازا بە خوڕ بەردی کرا بە خوڕ بەردی مەخلو بەردی کراوە لە نایکی هەل ئەنەو کۆڵانێ ڕائاو دێ ئەسەرن دەگەڕێ واگا دەزانێت بە ئاوەک نەمشکاندا بواتە ژووری ئاو حاڵە زۆری شەڕە بە قوربانت وەڵای خێلو دەگاتێ زۆر و مەمنونم بە قوربان و بم ناڵەگە کەسێکی نارێکیان نەداتێ نیانە بەخوای پێیان نییە ناڵام نەختێک معاوشێ چاکە بڵین خواڕقم پێ کردوم بڵێنەوە بنیا بەبی دەخوای بە قەتم ئاوا لێ بەسەر ئام بەخۆ نەدی بە کوڕانم ئاوا لێ نەهات بە یەکی ئەڵغامی لێدا چی سەری من گەڵاڕی کەوت خێر خۆشیم نەدیم لە تیاتم وێ چەکوانە کلێسی منداڵەکەشی زۆر بە زەحمەتن کاکە وا فێرکراونەوە منداڵە زۆر بە زەحمەتن هەموو ڕۆژێک بۆ پارەی دەگرین لەسەر ئەو ژنەی پارە نییە بیانداتێ موچان نییە ناڵە کار و کاسوێ کوڕەکەم ئەگەر ڕۆژ دەبۆ دەڕۆوان چیوان دەڕۆی دەڕۆی دەگەڕا لە فافۆی دەگەڕا لە شتی دەگەڕا تەقیەوە بە قوربانی خوای بەبێ چاری ماینەوە هەموون
بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 11 1970 961 1950 723 25 55. والله ئەو سەلاجەمان هەیە کۆنتەرەکەچەمان هەیە هەر شتێکمەشمان نیە نا خەسالەمان هەیە نا گسکی کاربامان هەیە نا فەرشی جوانمان هەیە نا زاوی نوێنمان هەیە هیچمان نییە. هەر نەتان کڕویە هەر کۆن هەر کۆنت نەماکرێن وان نەبوو ژیانمان وان نەبوو پارە محاش خۆر نەبوو پارێکی زۆر پەیدا کەشتی پێکڕن نەمام ڕۆژانەوانە گرین دەڵشتی جوانمان دەوێت نییە پارە بوان بکڕم ئەو دەڵ پلەیستێشن دێ دەڵ ئەوم دێ هیچمان نییە دەڵمە شۆک مناڵە خەڵکیشتی جوانمان دەوێت بەڵ هیچ کوێن بووێن کاتێ داواکەن چۆن قەنەعەتیان پێکە چۆن ڕازیانەکەی کە نییە چۆن تێگەن پیان ئەڵم دەڵم مەگە پارە هەوو بۆتان نەکڕم ڕازیانەکەم پچیانەکەم زۆر وەڵازە ئەوم هەر زۆر داوای شتەکە ڕۆژ ئەگری بۆ پارە پێم نەبی دەمێت ئەگریم چی لێکەم دەڵم وەڵڵا نییە نەبوونیش نازانم لە مناڵە بچکانە ئەوە چاکە تۆزێک تێگەن دەڵم نییە تێگەمەتەوە تێ ناکەن گەڵاوکی خوان مابە شتێکی بۆ کردم کاس پێکیە کرد ژم چ بکە گە خوشکەکەم نابراکەم جلکیان بۆ بکە شتێکیان داتێت ئەژ بخواان خێزان مناڵی خوشکەکانشم 5 مناڵی هەیە و براکەم هەر مناڵی هەیە و هەر بەشێ خۆش دەبم پارەکانەوانیش نادایکم هەیە ناباوکم هەیە کەس نێ هاوکاری بکە هیچ موچەیەکتان نیە هیچ شتیشمان نیە گەموچێکم هەبە شتێک بە شتێکمان هەر دەکەێت بەس هیچمان نیە کەسێ خێرم پێ بکە لەوە هیچمان نیە ئەو متبەقەکەمان کە چێش لێنە مشک بێداچەوە کە ژیانمان نییە و دیوارەکە متەقیوە دارەکە هەموو شت لێ بەردەبێتەوە ئێمەش پێمان خۆشە متبەقی خۆشمان هەبێت ژیانمان خۆش بێت حاشای ناو ماڵمانی ئەوەندە نشت هەیە لەو پەنجەرە شتمان بۆ دێک ژیانمان خۆش نییە شتمان ئەوەندەیە کە چێش لێنێم خۆڵ بەرەبێتەوە لەسەر دارەکە مشکاون خەراببوون مشک بێردە هاتچۆوەکە ژیانمان زۆر ناخۆشە ئەو متبەقەکەمانە بیبینن بخۆتان خۆی ببینن هەم دەر دیوار تەقیوە ئەوەن هەم خۆڵ و خاڵ بەردەبێتەوە دارەکە زۆر کۆنن هەر بەکەڵ کینس نەما هەموو شکاون هەموو خۆڵ و خاک و شتیان لە بەرەبێتەوە هەم پیسن
بەشەشی دەسۆشتان لێ دەکەین بۆ بەسەرکردنەوەتان بەڕاستی خێرە زۆر خێرە لەبەرەوەی ئەو ماڵە کاسبکاریان نەماوە مێردەکەی ئەو ژنەی 2 ساڵ لێرەوە پێش هینی لێ دەستیدا تەقی شەهید بوو بەداخەوە زۆر فەقیرن کەس نێ هاوکاریان کە بە خۆت دەزانی وەکو شارە گەورەکان نییە بڵێن خەڵکی دۆڵەمەند و سەرمایهداری تێدا بێرە بڵێن بە هەمووی 30 ماڵی لێە خەڵکەکەس بۆ خۆی هەموو خەریکی کار و کاسبێ و دەبێت خەڵک بەڕاستی خێرەی پێ بکە ئێستاش زۆر لە ئێوە دەسخۆشتان لێ دەکەین نەگەهاتوون هاوکاریان دەکەن ماڵێکی زۆر فەقیرن کەسیان نییە کاسبیان بۆ بکە 6 سەد خێزانەی بەم لەوەیە ژنەی خانوبەرەکەتان بڵێن وەکو بۆ خۆتانی وت هەموو داری کۆن و لە نەوەتویەکەوە دروست کراوە کامیێڕەکەی تێگرن دەزان دەغڵ چۆنە خانوەکە چۆن دروست کراوە خانوەکەیسی بەسەری چەوە نەماوە دەستانان ئاویان بۆ دێتە ژوورێ فەقیرە دەبێت خەڵک بێ هاوکاریان بکە ڕزگاریان کا لەو وانەکەی دەنا هەتا بڵێن دەدامەتی و ئەوان بەسەرەوە وەڵای ژیانیان دەم و فەقیرە بڵێن شەوێ خەڵک دەهات خانوەکەی بۆ دەگێڕان و دڵپەی دەکردن و خەڵک زۆر هاوکاری دەکردن ژیانیان بڵێن بە خەڵکیەوە خەڵک هاوکاریان دەکات خەڵک یارمەتیان دەدا و دەنا ئەوانە بڵێن کەسی کاسبیان نییە معاشیان نییە هیچ موچێژیان نییە لە حکوومەت جا دەستخۆشتان لێ دەکەینەکە هاوکاریان بکەن و وەڵی ئەگە دەکرێت خانوێشیان بۆ بکەن و ماڵ و هینێکی ڕێک و پێشیان بۆ دانێن و خێر و دەگاتێ و بەڕاستی وەکو حەزێکی وایە ئەمەش دەستخۆشی لێ دەکەین و شتەکە پێویستە ڕاستی کەس کاسبیان نییە بەس ئەو ژنەیە ئەو ژنەش بۆ خۆ دەزانێژن بڵێن بۆ کاسبیە نابێت کاسبی پێ ناکرێت منداڵی وردی بەم لەوان منداڵەکانی وردن گەورە نەبوون ئێستا کاسبێ بۆ بکەن جاهیدی ژیانەکەی تۆزێک بە زەحمەتە ڕاستی بسم الله الرحمن الرحیم بەنەوی خوای گەورە میهرەبان دانانی عەز و عازمان کە ئەو بەشەرەی دروست کردووە پێویستی بە ژیان و یارمەتی هەموو شتێک هەیە 2 ساڵەوە پێش هاوسەری ئەو باجی ناسکە لەبەر ناچاری و بێکاسبی هەموو شتێک پەنای بردەبەر ئاسنەڵا و لە کۆتایی بەرنامەکەیدا بەداخەوە تێنتێکدا دەستی داتەقی و لەوێ بەهۆی تەقینەوەکە 2 کەس شەهید بوون ئیشەکەی ئاسنەڵا بوو ئاسنەڵا وەک فافۆن و مز و ئاسن و شتیوە کۆی دەکردەوە بۆ ژیانی پێویستی ڕۆژانە لەبەر فەقیریان و لەبەر ناچاریان بەڵێ لغمی دەرەستی ئاتەقی و بەداخەوە لاقێک و دەستێک و سەریشی لەگەڵ پشتی هیچ لە لاشەکەی لە عامل بوو بەداخەوە ئێستاش پێویستی داوا لە بەرنامەی بەخشین دەکەین کە زۆر داوا لە خێرخوازان دەکەین کە یارمەتیان دەن و خانوێکیان بۆ دروستکەن ئەو خانوێت لەبەرەوەی خانوێکە و لە نەوەتویەکەوە دروستکراوە خانوێکە وەک کەلاوەی هیچ ژیانی شتێدا نییە دستانان ئەگەر بێتە باو باران و بەفر حەجمیدت نییە لەبەرەوەی خانوەکە کۆنە و هیچ چاریان نییە هیچ کەسێکیان نییە کاسبیان بۆ بکە و ژیانی ڕۆژانەیان بۆ دابینکە بەداخەوە ئێستاوەکە هەموو پێمان ناخۆشە بڵێ ئەگە داوا لە هەموو بەرنامەی بەخشین دەکەین کە یارمەتیان دەن بەڵام زۆر پێویستە یارمەتیان دەن و خوا خێرایان بنووسی و خوا لە سەڵاویان بۆ ڕۆژی ئاخرەت وەفریان بێتەوە زۆر سوپاسیان دەکەین و کە ئەرک و ماندووبوونێکی زۆریان کێشاوە هاتوون بۆ ئێرە و فەقیران بەسەر دەکەنەوە ئەو ماڵە کەسی کاسبیان نییە بێسەرپەرشتیکارن نەموچان هەیە نە هیچیان هەیە 5 منداڵ بە ئافرەتەکەی بڵێ 6 ئەو ژنە بۆ خۆی فەقیرە نەبابی هەیە و نەداچی هەیە یەک کەس نییە هاوکاریان کە داوا لە خێرخوازان دەکەین نەگە یارمەتیان دەن و خانوێکیان بۆ دروستکەن و ئەگە بکرێ موچێکیشیان بۆ بڕن لەبەرەوەی منداڵەکان پێویستیان بە ژیان هەیە و ژیانی ڕۆژ قورسە داوا لە هەموو خێرخوازان دەکەین خێریان پێ بکەن و ڕحمیان پێ بکەن و خوا خێران بنووسێرە ئەوەندەیە گە دەفریان بێ
چیاڵێ بە خێرخوازان چیتان بۆ بکەن لە ڕێگەی بەخشینەوە زاداکاریمانە خانوێکی خۆشمان بۆ بکەن لەو ژیانەمان ڕزگار کرد خێریان دەگاتێ ئێستا ئەوم نەخۆشە هەدەڵکە لەکەم دێشمدا بم بە کندکتۆر وەڵڵا پارەم پێێن هەدەڵم سەبرت بێ تەحمل کە هەتا پارێک شتێکمان لێتەوە سزارەت بە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55 ئەم جارش بەرنامەی بەخشین لە یەکێک لە دیەکانی هەرێمی کوردستان لەسەر سنووری عێراق ئێران بۆتە میوانی ماڵێکی بێباوکی بێنازی لە خانوویەکی تابڵەی پڕ لە مەترسی و ناڕەحەتی شەو ڕۆژ بەڕێەکەن ماڵێک بێموچە ماڵێک بێ کاسبکار ماڵێکی سارد ماڵێک هیچ موچەیەک و هیچ کاسبکارێک و هیچ بژێویەک نەشەو نەڕۆژ نایەتە ئەم ماڵە تۆ بڵێ 2 ساڵە کاتێک باوکیان ماڵ ئاوایی لە منداڵە چاوگەشانە دەکات و بۆ کار و کەسابەت چۆتە ئەم شاخ و دەشتانە لەوێ فافۆن و مسکۆکاتەوە بۆ ئەوەی بیکاتە قوتی منداڵەکانی بەڵام لە ناکاو بۆم بێگەتەقێ و بۆ یەکجاری ماڵ ئاوایی لە دایک و خێزانی و منداڵەکانی دەکات 2 ساڵە لە چاوەڕوانی ئەوەدان کەسێک تەقە لە دەرکیان بات و وعدی ئەوان پێبات بژێوی ژیانیان باشکات و موچیان بۆ بڕێتەوە بەڵام ئاخۆ تا ئێستا دوای وەفاتی باوکی ئەو منداڵانە کەسێک نەبووە بژێوی ژیانیان بۆ دابین کات و یاخود موچەیەکیان پێ بدات بۆی ئێمە لە بەخشینەوە ئەمانەوێت لە ڕێگەی ئێوەی ئازیز و خۆشەویستەوە ئەم فرمێسکانە بسڕێن و ناهەمواری و ناخۆشیەکانیان بۆ ساڕشکەین و خانوویەکیان بۆ دروستکەین و ناماڵێکی تازایان بۆ دروست بکەین لەگەڵ ئەوەشدا کێ ئەوێت بێ بە کافیلی ئەم منداڵە بێ باوکانە و ماگانە موچەیەکیان بۆ دابین بکات دەیەک دوور لە ناوەڕاستی شارەکانی هەرێمی کوردستان دەیەکی دوورە دەستە و ئەگەر ئێوەی خێرخواز و بەخشندە نەبن کێ ناڕەحەتی و فرمێسک و ناهەموارەکانی ئەوانە ئەبینێ و بۆی ئێمە لە بەخشینەوە وەگەێنەری هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی خێرخواز و بەخشندە دەمانەوێت ئەم خانوە کەلاوایان بۆ ساڕێژکەین و خانوویەکی جوانیان بۆ دروستکەین و لەگەڵ نێو ماڵە چاوەڕوانی لێوێ ئازیز و خۆشەویست هەریەکەتان بڕیاری ئەو بدەن هاوکار و دەستباری ئەم ماڵە بێباوکە بن بۆی بە هەممان بتوانین ساڕێژی ناهەمواری و ناخۆشەکانی ژیانیان بکەین و بیانکەینە خاوەن خان و ژیانێکی شایستەیان پێشکەش بکەین. بەناوی خوای گەورەی میهرەبان وتەمنەوە وەعزەکەی من ئاوایە کاکی من 11 ساڵە کەوتوم پێش ئەوە وەسای گەشتکاری مەعیشەتم باش بووم بووە باری گوزارانی باش بووی تکە ئاوامدا کەوتمە خوارد کەوت ئەمەلیات کرام کە ئەمەلیات کرام کەوتمە سەر جێگایتر ناتوانم کاسی بترم بۆ ناکرێت خاوەنی سە سەر خێزانم کوڕێکەمەیە سێکس و کوڕێکەمەیە کوڕەکەم 7 ساڵە بەخوا ئیشی ئێستا کچشانی ئەوەتە بەر کرێکاری لەبەر بە ئینی من ژیانی من کەس نییە کاسبیم بۆ بکە بەس خۆم ئەو خواوە ئەو کوڕەمە جاری وا خێزانم هاوکاری ماکە جار بە جار ماڵان تەلەفۆنم بۆکەن ئەبێ ئیشی بۆ بکەن باری گوزارمەکەینی ئەو خوامە کەسی ترم نییە ئیشی ماڵانی ژەکە بەڵێ پاکردنەوە کابرا تێ تەلەفۆن بۆ کاڵە کاکە پاکردنەوەی ماڵانمە بۆ ئەتوانێت بۆم کە بە ڕۆژێک بە ڕۆژێک بە 2 ڕۆژ بێت تاویەکە ئەچێت تمەکەینی ئەو خوان باری ماڵی مسلمانان ئاوا بەگەری یارمەتیم بن کەس و کاری خۆشە تباری ژیانی من ئاوە مەگە خۆم خوا ئەو خوا کەسی تر نییە یارمەتیم بە ئەمە سێم ئەمەلیات کراوە دوانم لە ئێران کردووە دانێکیشم لێرە کردووە دانێتیش ئەوی مدەم 2 فەقەرم پلاتینە
وا فەقەری تری فەقەری سێ و چواریش مەڵێ بێ بیگۆڕی ئەویش تینی بۆیە ناو ئەو دەست هیچ ناکات بۆ خۆتان تانبینی خێزان ماوەکەی کرد بەدەمەوە ناتوانم ژیانی من ئاوایە ئەگەر داوا لە خێرخوازانەکەم مسلمانانەکەم هاوکاریەکەم کە نەگەر داوا لە کەناڵی بەخشی نەکەم داوا لە حکوومەتی هەرێمەکەم ئەگەر وەکوی سوکە یارمەتێکم بۆ ببڕنەوە مانگانە مەمنونیشتم ئەگە 150,000 بێ لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 میلیۆن دینار وەکو هاوکاری کە ئەمە هاوکاری خەڵکی خێرخوازە بۆ بەخێر بەسەر چاوم بڕی 1 میلیۆن دینارمان بۆ بەڕێزت هێناوە بۆ ئومێدی کە خی گەورە بیکات تا ماوەیەک ببێتە ئەوەی کە بۆشاییەکی ژیانتی پێپڕ بکاتەوە بە زیاوێ خوانی بڕخوا ڕستی مسلمانان باخوای ڕسقی ئێوەش با زۆر سوپاسی مەمنونتانم بەردناوەیەوە پێشکی بە خەرانتدانەکەم سەرچاو بێ ڕێزان بۆیە هانە بۆ ئێوە هێناوە کە حەج کەسێ لە 250ەوە یارمەتی مندا زۆر مەمنونیە بم بۆ قیامەتیش دوعای بۆکەم لە تا قیامەتیش کە من دوعاکارم ئەم کەسە هیچ ناخۆشیەک و هیچ گرفتیەکی نەهێتا ڕێخوای گەورە بەری شفای خی گەورەکەوە ئیشاڵڵا من ناتوانم ینی ژیانی ئەم بەرمەڕێەوە لەبەرەوەی ئەم توانە ئیشکردنی نیەگەر ڕۆژە ئیشکە 4 ڕۆژ ئیشم بۆ ناکە کرێ خانوو پێ نادرێ هاوکاری ئێوە زۆر زۆرە بۆ من ئەو کتە ڕۆژی وا هەیە داوای سیان شتەکە من ناتوانم لە کۆڵانەکە لە بۆی بکڕم و بۆی دابین بکەم زۆر یعنی پێویستیم بە هاوکاری هەموو خێرخوازانە دەستی من بگرێ تاکو پاڵپشتی ژیانی هەرسێکمان بکات بەڕاستی ئێمە ژیانی هەرسێکمان بەیەکەوە بەستراوەتەوە کەس تەعاملی ئەو ژیانە قورسە ناکە کە ڕۆژێ مناڵەکەی جگەر زۆر شینە ڕۆژێ مناڵەکەی بە درۆ بەڕێکا بڵێ ئمڕۆنا بەیانی نادوو بەیانی ئەو شت بۆ دابینەکەم نەشتوانێ بۆی دابین بکە زۆر قورسە لەو کاتێکە مناڵی خەڵکی بینێت چی هەیە و ئەم نیەتی توانێت ئەوە منێکە بۆی بکڕم بەڕاستی ناتوانم ژیانی ئەو بەرمە ڕێوە زۆر بۆ من قرسە ئیلاجەکانی لەپارکەواری سادیشەکە ئەگەر ڕۆژێ نووسێ ڕۆژانەکانی حسابنێ ئیلاجەکانی هەر مانگێکی ینی کە بە ئاسانترین شێوە بۆی بکڕم کە بڵێن هەرزانترین حەپە بە لە سەیدەریە بۆی بکڕم بای 80,000 وەسڵی دکتۆر بای 20,000 ئەبێ بە هیچ شێوەیە ئەم حەپانەی نەبدێنە بڕێ ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 میلیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێستان هێناوە بۆ ئومێدەی کە ماوەیەک ژیانی خۆتانی پێ بەڕێ بکەن و خی پەروەردگار کارتان بۆ ئاسان بکات دەستخۆشی بەرنامی بەخشینەکەم زۆر مەمنونی ئەوانی کە خێرەکەن ئیشەڵا بە بەهشتی بەرینیان شادکە من توانای ئەو گانی کە دەتوانامە بێ بۆ ئەو واندوانەی ئەەکەم بە مەسرب دەتوانای مناوێ بۆیانەکە مەسرەبی شاڵا بێ ئیزنی خۆ پەروەردگاری خۆی گەورەوە زۆر مەمنونین داواکارم لە خۆی گەورەوەی کەوا ئەی بەخشێ لە ماڵی خۆی خۆی گەورە بیخاتە بری بە هەشتی شاڵا بری کردەوەکانی بێ اللهم رضا محمود حسنة قرشي كان سبيكم الدواء لا إناناكم هي خانوكم بو شاكا نخوشكم بخواه مجاله او نخوشي شكلي نخوشي دلا نخوشي هنوع اشتم لقلا انواع شن جابوهم نازانم چاوش موتا چاو دیاره چاو دیاره چاو هیچ کار و کەسابەتێک دەتوانێت نەبەخوا کاسبیم بۆ ناکرێ کاسبی چەندێکە تۆ کاسبی بۆ ناکرێت وەڵای 3 ساڵە بێت لەوانەیە 3 ساڵ 4 ساڵ بەبێت هەر ئەوە نا لەوە بۆم ناکرێت چۆن ئەژین
واللهی نەبنەشی ئەگەر چۆنها وایە یارمەتیمانە کە ئەگەر بۆمان بێ وەمان لێ بەشمان نەیە پشتیوانم بەخوای گەورە قایمە ترەوە خەڵک هاوکاریتانەکان ئارە بەخۆ خێرخواز هەیە شتە بەدێنێ ئەجا ئەو شتانێکەوە ئێستا هەمانن ئەوانە هەمووی خەڵکە بۆیە ناوین ئی خۆمان نییە بۆ خۆمان بۆمان ناکرد کاک ڕۆزا ئێمە لە بەرنامەی بەخشین بڕی 1 ملیۆن دینارمان لە هاوکاری خەڵکی خێرخواز بۆ بەڕێزت هێناوە بۆ ئومێدەی کە دەیەک بتوانین منیش قبوڵم کرد وەرم گرت هەوارم گرت بەرنامەی خێرخوازان ئینشەڵڵا خوای گەورەیە کەسم نییە ئێوە نەبێ ئەگەر ئێوە نەبن من ئەوەم نامێنێ توانای ئەوەم نامێنێ کە ئینم کەن بتوانم ئیشوشتم بۆ ناکرێ ئیشوشتم بۆ ناکرێ منی داوا لە بەرنامەی خێرخوازانەکەم کە خانۆکەشم بۆ چاکەن و ئەوانەشم من هیچ کەم دەسەڵات خوای گەورە ئەوەندەی دەسەڵاتە داومێ بسم الله الرحمن الرحيم بناي خواي گەورە و میرەبان من ناوم شکوری عەزیز عەبدوڕەحمانە نەخۆشی ژێرپەنجەمە ئەمجا عیلاجەکانم بۆ ناکڕ لە نیمە مەعاشم نییە کەس نییە مەعاش پارۆشتم باتێ معاشخۆرم نییە پیاوەکەشم معاش نییە ئەمجا باری داراییمان هەر کەم کەمە بەخۆتیان بە خێرخواز و فەقیر و هینە کەم دەنێ یارمەتی مەدەن خوارد لەبیان دییان بە زیادکە ئەمجا خوارد گەورە یارمەتی ئەوانەیش بدەکە یارمەتی منەدەن هیچ شتێکم نییە ئەجا هەر کە عیلاجەکانم گرانە هەمووی بە گرانە کڕین نەخۆشی خەستەخانەی هیوایشم ئەیتکە یارمەتیم نەجێ و ئینەکەی منیش چاوەڕوانی قاپی خوای گەورم کە خوا یارمەتی مدا و خوا دڵیوانش کە نەرمەکات یارمەتی ئێمەدەن خوا پادەشتیان داتەوە ماڵانە بایی تقریبان بایی چەند عیلاجە بەخوا چێتە 4 وەرەقە 5 وەرەقە جاری وایەتە 6 وەرەقە 10 وەرەقە بەس خێر و خێرخواز یارمەتی مەدە ئەرە بەخوا هی پیاوەکەیشم بەخۆ پیاوەکەیشم مانگی 160 دەن حەپە کڕی هی زەخت و هی دڵ و هی شەکرە هەرسێکەیەک خوشکە شکریە ئێمە لە بەرنامەی بەخشین و دەستگای بەخشینی خێرخوازیەوە بە هاوکاری خەڵکی خێرخواز کە ئەینێرێ بۆ دەستگاکەمان بڕی 1 ملیۆن دینارمان خوا یارمەتیتان بدا و خوا یارمەتی ناردووە بەشتم خوای گەورە بیکات خوا یارمەتی دەست و دایارەی بەخشینیش بدا و خوا یارمەتیتان بدا ئێمەش گیانمان بەخوا بەوانە ئەوان یارمەتیمانەدن هەموو ساڵێ ئەوانش هاوکاری ئێمەکەن خوا گەورە هاوکاری ئەو کەسانشکە کە هاوکاری ئێمەکەن خوای گەورە بیانداتێ خوای گەورە ماڵ و ماڵ سەرەتیان لێ محفوظکە و خوای گەورە پێم زەڕەتیان کە لە هەموو شتێ خوا بیان پارێزن من کە ناوم بیلال ئارامە باوکەم بە مناڵی لە باریکە بە تەقەمەنی گەورە دەستوچایەکی لە دەستدا و دایکش مەماشەوە گوێیەکی نابیسێ و بە شتەکان بە جوانی ناڵێ و هەمیشە من نەخۆشیێکم گرتووە کە پێڵەن سالەبە ئەم نەخۆشیە درێژخایانە ئەو لە 2012 وام کە تەمەن 8 ساڵ بووە تا ئێستاشەم نەخۆشیم نەپەڕانەوە چارەسەریشی نییە هەرچی دکتۆرە لە کوردستان ئاگەڕاوم کەسیش ناڵێ ئەم چارەسەرەی لە دەری وڵات نەبێ ئێمە 600 خێزانین کاسبکارمان نییە و کەسێکیش نییە ئیشمان بۆکە و مناڵی ورمانێ شیرەخۆری تایە کەس ناتوانێت چۆنەڵی ئەم مناڵانە بەرەوکە هەموو ڕۆژێتەواڵێک وا باوکم کەس نازانێت چێ بکا بە باوکی خۆی ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازی بڕی ملیۆنە دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێستان هێناوە بۆ ئومێدەی کە خوای گەورە بیکات ماوەیەک ژیانی پێ بەڕێ بکەن ئەمە هاوکاریەکی کەمیشە بەڵام ئێمە توانیمانە تەنها ئەو بڕەتان بۆ پەیدا بکەین من زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم کە توانیویانە
ئەم بڕەپارەیە پێشکەشی ئێمە بکەن بە سپاس بۆ خێرخوازانیش یاخوا سەرکەوتوو بن و یاخوا خێریان بنووسن.